سڵاو سەرچاوەکانم بەخێر بێن سەرچاوەکانم سەرقاڵی دروستکردنی کولیچەی بەخێر بێن سەرچاو بەخێر بێت. ناوم نیگار کەریمە، دانیشتووی شاری کۆیە، خێزاندارم و خاوەنی دوو منداڵم. تەمەنت؟ مالیدم 86. ئاستی خوێندن؟ ناخوێنم، ژنی ماڵەوە. زۆر باشە. باسی کارەکەتم بۆ بکە. کارەکەم زۆر خۆش دەوێت من بۆ خۆم. سەرەتا لە ماڵەوە دەستمان بۆ کارە کرد، خۆم و هاوکارەکەم و تەنها 4 کەس بوو کە دەستمان بۆ ئیشە کرد. ئەلحەمدولیلا وردە ئیشەکەمان گەورە کرد و دوکانی خۆماندانا تێدا سەرکەوتوش بووین. لەکەیەوە ئەم کارە دەکەن خاتم؟ 2 ساڵە ئەو کارە دەکەن. بیرۆکەی دروستبوونی ئەم کارە چۆن بوو؟ دروستکردنی بیرۆکەی ئەم کارە سەرەتا بەرنامەی مەطعەممان هەبوو، بەڵام دوایی گۆڕیمان کردمان بە شیرنی. بۆ؟ وەڵڵی حەزم زیاتر لە شیرنەکە بوو. زۆر باشە. ڕۆژانە چەند کاتژمێر کار دەکەن؟ ڕۆژانە لە ساعت 7ەوە کچەکان کارمەندەکان دێنە ئێرە ئیش دەکەن هەتا 11 دەڕۆنەوە تا 4 دەست بە ئیشی خۆمان دەکەین. کارمەندەکانت هەموو کچ و ژنن؟ کارمەندەکانمان کچ و ژنن، بەڵام بەشێکیان تەڵەبن لە زانکۆن، بەشێکیان خەلیجن، دانە مەزراون، بەشێکیان ژنی ماڵەوە. خوێندن و کارکردن هیچ گرفتێکی ویان دروست نەکردووە؟ ناچارن بەردەوام بن لە ئیشەکەی خۆیان، بەیانیان لە دەوامی خۆیانن، دوانی ئۆڕوانن ئیشی خۆیانن. پێشتر تۆ چ کارێکت دەکرد؟ هیچ کارێکم نەدەکرد. ژنی ماڵەوە؟ بەڵێ. لێرە شیرنەمەنیەک دروست دەکرێت؟ لێرە هەموو جۆرە شیرنەمەنیەکان دروست دەکەین، بەڵام زیاتر کولیچە، چونکە جوولەمان زیاتر بۆ کولیچەیە بۆ شارەکان. ئەو کەرستانەی کە لە شیرنەمەنیەکانی ئێوە بەکاردێت چی و چی؟ کەرەسەکان ڕۆنە، ئاردا، گوێزە، شەکرە، گوێ سندیە، ئاویشە. ئەی خواستی خەڵک بۆ شیرنەمەنیەکانی ئێوە چۆن؟ ئەلحەمدولیلا زۆر باشە، هەر ئەوەش کردوێتی هاندانی خەڵک بۆ کە ئێمە تا ئێستا بەردەوام بێت. خواستن هەر ناو شاری کۆی لە هەموو شارەکان هەیە، سلێمانی، ڕانیا، سۆران، شەقڵاوە، هەولێر، ناوشاری کۆیش. بیرۆکەی دروستبوونی پرۆژەکەت نییە؟ بەرنامەمان هەیە گەورەکەین و بچینە هەولێر ئینشاڵڵا. خەڵک داوای لێتان کردووە؟ بەڵێ بەتەکید، بەڵام کات نەبووە ئێستا بۆمان نەگونجاوە. ئەی پیاوەکەت چۆن هاوکاری دەکات؟ ئەلحەمدولیلا پاڵپشتێکی زۆر باشمە. مناڵەکانت گلەییان لێت نییە؟ نا ئەلحەمدولیلا. کات بۆ ئەوانیش دەخان دەکات؟ کاتم بۆ ئەوانیش هەیە. زۆر باشە. کارکردنی ژن لە ئێستادا لە دەرەوە چۆن دەبینی؟ من بە شتێکی باشی دەبینم، چونکە ژن پێویستە پشت بە خۆی ببەستێ و بەردەوام بێت. پێویستە چی بکرێت تاوەکو ژن و کچانی ئێمە پشت بە خۆیان ببەستن؟ پێویستە ئەوانەی کە هاوسەریان هەیە، ئەوانەی کە خوشک و برا و دایکان هەیە، هاندانی کچەکانمان بە دایکەکانمان بۆ بەردەوام بن لە دەرەوە ئیشی خۆیان بکەن. کچان و ژنانی کورد چۆن دەبینی لە ڕووی تواناوە، لە ڕووی هێزەوە؟ کچانی بەڵێ بەتاکید، چونکە کچانی کورد و ژنانی کورد بەڕاستی ئازان و هەموو ئیشێکیان پێ دەکرێت. قسەیەک هەیە بۆ کچانەی کە چاوەڕێی دامەزراندن دەکەن؟ بەداخەوە کە حکومەت دای نەمەزراندون، بەڵام داوایان لێ دەکەین کە بێنە دێرەوە و ئیش بکەن لە دەرەوە. ئەگەر خۆت مشتری بی ڕێت بەم کارگەیە بکەوێت، چ جۆرێک لە شیرنەمەنی دەکەن؟ هەموو جۆرەکانم بەدڵە، چونکە بەڕاستی کارمەندەکانمان ئیشیان جوانە، پاک و خاوێنن، شەکانیان خۆشە، شتەکانیان خۆش و بەتامە. من زیاتر گوێزی ساڵم بەدڵە. خۆت؟ بەڵێ. زۆر باشە. پێشم خۆشە تامێکی بکەن بزانن چۆنە. زۆر باشە. ئەمە گوێزەکەیە؟ بەڵێ. دەستخۆش. دوا پەیامت بۆ ژن؟ دوا پەیامم بۆ ژن ئەوەیە داوایان لێ دەکەم بێنە دێرەوە ئیش بکەن.